سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستین دوای ئەوەی لەم هەفتەیە ئەنجامی تاقیکردنەوەکانی قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەی ڕاگەیەندرا یەکەم و دووەم و سێمەکانی سەرئاستی کوردستان دیاری کران ئەو ئەنجامانەش کاردانەوەی زۆر باشی بە دوای خۆی داهێنا بەو پێی زۆرێک لەو قوتابیانەی کە ئەو لە بەرزانیان بەدەستهێناوە زیاتر لە قوتابخانە حکومیەکان بوون لە سەرئاستی هەرێمی کوردستان ئەمانەوێت بۆ ئەوەی بزانی لەسەر ئاستی ئیدارەی سۆرانیش و پەروەردەی ڕەواندز بە نمونە یەکێک لە قوتابیەکانیان بەرزترین ئاستی هێناوە بە پێی بەدواداچوونەکانی ئێمە وەکو زاری کرمانجی پێشبینی ئەکرێت ئەوە یەکەمی سەر ئیدارەی سۆرانیش بێتن چونکە بەرزترین نمرێ لە بەشی زانستی کە 98.28 دەمانەوێت خودی ئەو قوتابیە بدوێنین کە ماردین خانە لە شاری ڕەواندز لە قوتابخانەی دواناوەندی ڕەواندزی تێکەڵاو لە سنووری پەروەردەی ڕەواندز ئەو ئەنجامی بەدەستهێناوە و یەکەمی بەشی زانستیە لەسەر ئاستی پەروەردەی ڕەواندز و وەکو گوتیشمان لەسەر ئاستی ئیدارەی سۆران دەبێتە یەکەم. ماردین خان لەگەڵ ئێمەیە بێتە لای من. ماردین خان بە ناوی زاری کرمانجیان پیرۆزبایت لێ یەکەین هیوای سەرکەوتنت بۆ ئەخوازین و ئەمانەوەی بۆمان باسکەی چۆن ئەو ئەنجامت بدەستێت. طبعا هەموو شتێک دەبی ماندوونەشی زۆر زۆر لەگەڵ بکەیت تا ئەنجامەشی باش بەدەستکەویتن. ئەمیش لە ساوەکو ساڵانی دیکە کاتماچی زۆرم هەبوو لە ساڵانی دیکەش کە پۆلی دوازش ئەمزانی کە دەرفەتێکی زۆر چاکە لەوەی کە ئەو پەرتوانەی خۆم بخەمەگەڕ لەوێ لە هاوینەوە دەستم پێ کرد و دەتوان برێم هەموو شتەچی و هەموو ئەو بسەر کاژمێری هەر ڕۆژێک هەر هەم بوو دەمویست بەناوەک بەکار بینیم کە باشترین خۆمی بخەمەگەڕ لەوەی کە باشترین نمرە و باشترین خۆتی خۆمی بخەمەگەڕ. بۆ خۆت ئەو پلانەی داد نابوو پلانێکی خۆت بوو یا سوودت لە قوتابیانی تر و ئەزمموی کەسانی تری شوەرگری بوو بۆ ئەوەی سوود لەو کاتەوە بگری بە تایبەتی بۆ قۆناغی دوانزەی ئامادە؟ طبعا سوودم لە کەسێک کە ئەزمموی خراپی هەبیتن لە غەڵەتی دیکە لە سەرکەوتنی کەسێکی دیکە لە مامۆستایان لە هەر کەسێک هەتا کەسێک کە خوێندەواریش نەبووایە دەمویست بەلانی کەم شت لێ وەرگرم کە بتوان استیفادە لێ وەرگرم لێە ئاتۆم لە هەموو کەسێک لە هەر کەسێک ئامادە بە شتێکی زۆر بەسیتیشم داتێ ئالێم وەرەگرت. ماردین خان لە هەموو قۆناغەکانی خوێندن بە ئەنجامی یەکەم دەرچووی یا تەنها لە پۆلی دوانزە و ئەنجامت بدەست؟ وڵا لە سەرەتاوە لە پۆلی یەک و دوو زۆر باش نەبووم بەس لە پۆلی سێوە بەو لایەوە الحەمدولله یان یەکەم بوومە یان دووەم بوومە. بەڵێ لە پۆلی دوانزە بەو نیەتە ئەتویست یەکەمی سەر کوردستان بی لە خۆت ڕائەبینی چۆن بوو بیرت لە شتێکی وا کردەوە یا ئەو توانای خۆت بای چەم؟ هەر لە پۆلی یازدەوە وڵا هەموو مامۆستایان نەک لە پۆلی یازدە لە پۆلی دەشەوە مامۆستایەکەم بە تایبەت مامۆستای من هەر لە سەرتاوە دەیگوت ئەتوو یەکەمە بیتن ئەوەش زۆر زۆر تەمەعی زیاتری پێدام و سقەش تەواوم پێ بووکەوە بە تەواو دەتوانم بهێنم لۆ یانیەتی تەواوم هەبووکەوە لە یەکەمەکانی سەر ئاستیارم بم بەس الحەمدولله ئەوەشیان باش بوو ڕازیم بە قەدەری خۆ ئەوەی دیکەش نەتیجەشی بە زۆر باش بوو. چێ ئەنجامەکەی پێگوتی بۆ خۆت سەیرت کرد یا کەسێک ئەو هەواڵی ناسیاوەکمان یەکەم جار پێیگوتین ئەویش ناسیاوشی نزیکن بوو ڕاستی ئەو یەکەم کەس بوو ڕاستی پێیگوتین. ماردین خان لەو نمرەی خۆت ڕازی هیچ احترازێکت لەسەر نمرەکە هەیە ئەوە حەقی خۆتە بۆت هاتوتەوە؟ طبعا لە سەرەتای کە چاوەڕێی نمرە نەکرد هەموو شتێکم دەهینا پێش چاوی خۆم چکە لاندێک شت بەدەستە تو نییە لێش حازری هەموو شتێ بووم و الحەمدولله بە هەموو شتێک ڕازی بووم. ئەو نمرەیە نمرەی خۆتە پێی ڕازی؟ واستەکەم توانای زیاتریش ینی شانی باشتریش بووم بە زیارە خواوەی پێ باشتر بووە. ئەگەر بۆ قوتابیانی تری ڕوونکەیتەوە کە برێن ئەم ساڵە بنە پۆلی دوانزە بەرنامەی تۆ چەندت ئەخوێن چەند کاتژمێر شەو ڕۆژە چۆن دەرخان؟ لۆ کاتژمێرەکان زۆر نەمەژمەرد بەس لۆ شتەکە تەڵەبە ئیستیفادی لێ وەربگریتن دەتوان برێم تەماشای سارانی پێشی خۆی بکاتن و بزانیتن دەچ دەرسێک لەوانەیە وەختی زیاتری پێ بێتن یان شێواز و تەکنیکی باشتر بینیت هەتا لە پۆلی دوازدەی هەر ڕێگایەک هەبایە بمزانی بە ڕێگایکی باشە مامۆستای وەیگوت بە ئەو ڕێگایش باشە بخوێنن تاقیمە کردو ئەگەر لە ساری پێشیش ڕێگایشکەم هەبا و هەی بیشینە بەیە لۆیە دەرێم ڕێگای نوێم زۆر بەکاردەهینە بخۆشم تەسەورم ناکرد ڕێگای نوێ لە پۆل دوازدە بەکاربینم بەس هەر ڕێگایەک مامۆستای پێش بنیا کردبە دەم کرد و بێزگەلەوە بە شێوەی گشتی بە هەر ناوعک باش بوو بایلۆوەیکەوە بە تەرکیزەوە بخوێنم چکە تەرکیزم لەسەر ئەوە بوو بە باشی بخوێنم نەک بە زۆری چکە حواڵەکان دەگۆڕێتن هەندێک ڕۆژە ڕاستی بەشەرە ناتوانیتن هیچ کە بخوێنیت هەندێک ڕۆژی دیکەشەیە سەر و چوار ساعتیش بخوێنیت. مۆبایل و تەکنەلۆژیا تا چەند بەکاردەهێنا وەکو قوتابیەک
لەگەڵت بوو یا خۆت لێبێ بەش کرد لە هاوینێ بەکارم دەهینە ئەویش استفادەم لێ وەرەگرت ڕاستی لە ئەو سەرچاوانی کە ئێستا زۆر باشن بەس هەر لە یەکەم ڕۆژی مەکتەبەوە تەواو دەستم لێ برد بێتە بەس لە کاتی ئیزندان بوو ئەویش جارجار پێویستم بە مامۆسای ئەبوو ئەویش هەر پرسیار لە مامۆسای کرد و جوابەکەم وەرەگرت و تاو لە چوانەیەک لە کاتی تاقیکردنەوەکان ترسێکت لە دروستبووە کاتێک چوویتە هۆڵی تاقیکردنەوە شێواویەک یا تێکچوونێکی باری دەرونیت لا دروست بوو تەوان یەکەم ڕۆژ تۆزە بە لەرزە زۆرە ترسیت کە یەکەم جار خاستن یەکەم سارم بوو و پۆلی نوۆشم نیشتیمانی نەکرد بوو لە من ئەو تاو نوێ بوو زۆر لێ ترسام لە دەرسش لە زیینتەزانانی ترسام بەس الحەمدولله لە هەمە باشتر بوو سەڵی منی نەوێ دەو دەرسەی لێ ترسایی بەرزترین نمرەتێنە نمرەم هینە بەڵێ ئەی ئەو دەرسەی زۆر بەلاتەوە خۆش بووە لێ حەزت پێی بووە لەو نمرەت چەند لە ساڵانی پێشی زۆر حەزم لە بیکاری کیمیایی بوو لەگەر ئینگلیزی ئەویش بیکاری کیمیام زۆر کەم بوو نازڵ لە بەرچۆ لێ هات بەس باش بوو الحەمدولله پیرۆزت بی ئینشاڵڵا ماردین خان چ ڕێنماییەک چ ئامۆژگاریەکت بۆ قوتابیان هەیە کە لە دوای تۆ ئەگەنە قۆناغی دوانزە ئایا قۆناغێکە ترس و لەرزی هەیە یان ئامادەکاری و بەرنامەی باش ڕاستی لێن بەناودا ڕۆیشتیمە ترس و لەرزی هەیە لەبەرەوەی زۆر کەس پێشنیاری زۆر شتت لەوە کاتن وەلا هەندێک حەد بخۆشم زۆر سەر لێ شێوایی هەبوو هەندێک کەس پێ دەرێ سۆمای تۆخکەوە هەندێکی دیکەرێ ناتۆخ بکە زۆر شتی پێ ئەگۆرتێتن دەرێم دوو سەرچاوە مامۆستای خۆت لەگەر خۆت بەس پشت بەوانە بەستە و ئیدی هەمووی ڕاستە بۆ بڕیاردان لە خوێندنی باڵات تا ئێستا بیرت کردوەوە بەش و کۆلێژە کرد بۆ خۆ دیاری کردووە لە داهاتوو لێی بخوێنی ڕاستی نیازم دەرمانسازی بوو بەس دەمەوێت هەندێشکە بکرد لێ بکەمەوە ئیدیکەش زۆر حەزم لەوە نییە کە پیشەکی دیاریکراوە هەر ئەوەن دیلەوەم گرنگە ئەوەیە هەر پیشەکی هەر بژێرم بە باشی بیکەم ئەگەر تۆ ئێستا یەکەمی سەر ئیدارەی سۆرانبی لە بەشی زانستی چه هەستێکی ترت لا وڵا زۆر خۆشە بیتن هەر خۆی ئەوەندە زۆر من خۆش بووم خزم و کەسی و ناسیاون زۆر پێ دڵخۆش بووم پیرۆزبای زۆر لە هاتن ڕاستی خۆشی مامۆستایان زۆر پێشی هەموویان زۆر دڵخۆش بوون ئەگەر ئیدارەی سۆرانیش بیتن ئەوە دووەندە دەبیتن دەستت خۆش بێ دووبارەی مەشوەکو زاری کرمانجی پیرۆزبایت لەکەین هێوای سەرکەوتن بۆ خوازین باوچی ماردینی شم لەگەڵە بێ بۆ پێی کاک دکتۆرە گەربەیتە لای من با یەک دوو پرسیاریش لەو بکەم کاک دکتۆر محەممەد وەکو باوچی ماردین کاک دکتۆر لە ماردینە ڕائبینی ئەو ئەنجامە بەدەست بێنێ سەرتا بەخێ بن بەتاکید من گومانم هەبوو ماردین دەرەزەشی تۆزە کەمتر بینی تمۆن هەبوو ئەنزانی مەسەلەن لە سەر نۆت پێنج دێنی بەڵام ماردین لە ڕۆژەکانی مەسەلەن پەعەنداتە دەرێ گومانی هەبوو تەواو عنی ئیگۆ بابا من یەکەمی هەرێمم بەس شکر لەخوای بەزیاربی سەر دەرەزەکەی رازینە و ئەمە تێن ڕادی بەڕاستی بە حکمیەوەی ئەوە نە لە هاوینێ نە لە دەستانێ مەسەلەن چۆن بڕی کەرانتی نەبوو ینی ماری ناچوونە دەرێ لەبەر ماردینیم وەکو باوکێک چ بەرنامە و پلانت بۆ دانابوو نەک هەر بۆلی دوانزە بەگشتی وەکو ساڵانەی قوتابی بۆ لێترا ئەبینی کە ئەو توانە زیرەشی گومانی تدانە مامۆستاکانیش مەسەلەن زۆر دامیەمێنەکەن گۆ کاکەم وەست باوەڕم ئەمەن بە ماردینیە مەسەلەن بۆ مەسەلە ساڵی لە 500 ساڵی ڕابردوو حکومەی لەوانێ تۆزە قەلاق بوو بیتنە بەرەوەی مەسەلەن تەحسین زۆر هەبوو بەس مامۆستاکانیان گۆ کاکەمە بەس ئەمەن بە ماردینیە لە ماردینیش بەڕاستی زۆر خۆمان دەکرد وەکو باوکێک لە ماڵەوە چ ئاسانکاری و هاوکاریەک دەکرد والله لێستاوە مەسەلەن داوا لێبەرن لا قزم و کەس و کار و دۆست و برادرانەکەین ماواتوانیەوە پێویست مەسەلەن خزمەتیان بکەین نەچوینە مەسەل عاسر چۆن بڕی کەرانتی نەبووە نەچوینە میوانداری نەمیوانیشن وەرگرتووە لێرە بەدوا ئەو دەرگایە کرێتەوە بەدنیاییەوە لێرەوە داوا لێبەرنیان دەکەین ڕاستی بۆ خۆت دکتۆری بواری پزیشکی تێ ئەتەوێت کچەکەت لەسەر ڕێچکەیتەوە بە یا بە ئارەزوی خۆی بەشێک گومانی تدانە حەز ناکەین مە تەداخلیان ناکەین مەوزوعانە حەز نەیە بە اختیاری خۆیان بی ئەمە گرنگ ئەوەی ئەوەی پێویستە مەلوان دابینەکەین ئیدی کە باو خۆیان حەز و ئارەزوی خۆیانە گرنگ ئەوە نییە کابراسی دەسێ ئیشێک بکات گرنگ ئەوەیە لەو ئیشێکەکە مەسەلەن تێدا سەرکەوتوبی تەماعی تێدابی هەر حەز بکاتن منداڵەکانی تریشت ئەوان زیرەکن وەکو ماردین خانیان ئەو جیاوازتر بوون ماردین لەخوای بەزیاری ماردین پێم وایە غەڵەت نەبم دا پۆلیە کوردو مثلا دەرەزەکان لە دەوری هەشتا و هەشت ئەوانە بووە بەس لە پۆلی سێ بەرەو سەرەوە لە نۆتعات ناتە خوارێ لە پۆلی دوی ابتدایی لە نۆت و هەفت نۆت و هەشت بەرەو سەر بەرەوە بووە هەموو ساڵ یەکەم بوو یان دووەم بووە کاک مافیاری کوڕیشم وەڵعاسر بۆ سەر پۆل بوو پۆلی یازدەم لەخوای بەزیاری مافیاریش وەکو ماردین تا ئێستا مەسەلەن بەدەگمەن توانی بووی سێم بووە یان یەکەم وان دووم بووە ئومێدت بە مافیاری کوڕیشت هەیە لە پۆلی دوانزە گومانی تدانێ ئینشاڵڵا مافیار ئەستەکەم باشتر شەوی ئینشاڵڵا
هاري والله دەستەکانت خۆش بی زۆر سپاسکەوە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو گوتمان دوای ئەوەی لەم هەفتەیە ئەنجامی تاقیکردنەوەکان لەلایەن لێژنەی باڵای تاقیکردنەوەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئەزموونەکانی وەزارەتی پەروەردە ڕاگەیەندرا وەزیری پەروەردەش سپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی کردەوە هەموو پاڵپشتی و هاوکاریەکی کردوون بۆ سەرخستنی پرۆسەی پەروەردە و بۆ قوتابیە یەکەمەکەشی کە لەسەر ئاستی هەرێم لە بارودۆخێکی دارایی خراپبوون سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی یەکەیەکی نیشتە جێبوونی کردە دیاری و دەستگای خێرخواسی بارزانی خەرجی خوێندنەکەی لە ئەستۆ گرتووە. ماردین خان یەکێک بوو لە قوتابیانی لە سەر ئاستی پەروەردەی ڕەواندز پلەی یەکەمی لە بەشی زانستی بەدەستهێنا بوو و کوگوتیشمان بەپێی بەدواداچوونەکانی زاری کرمانجی یەکەمی سەر ئیدارەی سۆران دەبێت لە بەشی زانستی.